دكتور معاذ هلال جاسم من جامعة الأنبار من العراق. أنبار العراق. الدكتور معاذ فليتفضل. دكتور معاذ باب فرمت. عفوا. بسم الله الرحمن الرحيم. من أخوي قرون مهربان جزيل الشكر. زور سباسي بران من دكم لزانكوي بوليتكنيك استيمانيو قالي كرد لكردستان وعراق وبران من ولولاتان عربية مخوش عالم بمدي دارة اختصار الوقت بدي ادخل في الموضوع دميت خيرا بتشمنا بابتك لعرض نظام باسكتني الآلي ومكافحة تزوير سيستمي دلنيابونو ديجيتال دوكيمنت كتني ديجيتالي موضوعنا. كبابتك يميا طبعا هذا المشروع بدأ ام بروجي لزانكوي زانستكانو تكنولوجيا دسبيكر كسرتا ريتي بلوتوجينويك دواتر بري بيدرا بيبيت بيشكيك بوچار سكرنيه كيك لوكيشاني كل زانكو جوازكان ده سبين اوف يعني شركة منبثقة وكو سبين اوف كومبانيا كل زانكو كو دروس بو خوشحالشم بويكا زانكو زانستكانو تكنولوجيا لا هنايا كمين كومبانيا دروس ببيت كا ببيت هيك للقكاني ابوري معرفة واتا توظيف كردني كمال كبير وهزر وتوجينو كلا زانكو كانت انجام ددريات بوي دوات البيت سلشاوي دهب خنكاران واندازياريان وهربها سلجم انداماني زانكو بهرحال لا زانكوي
لە پرۆژەی بەگژاچوونەوەی سەختەکاری 4 داهێنانمان هەیە کە بیرۆکەیەکی پێشکەوتوو دواتر باش دەکەم بکە چۆن پێشکەوتووە و چۆن یاخود بۆچی پێشەش دیوانە بووە کە نایب بەرگریکردن و پاراستنی بەڵگەنامە ڕاستیەکانە لە سەختەکاریە چ بەڵگەنامەیەک بێت یاخ بڕۆنامەیە کە بەنای زاکۆکۆ دەرچی بوتی زاکۆ نەبێت یاخود دەستکاری کرا بێت دوای دەرچوونی واتە هەرچکان بکەم بێت یاخۆت داتاکانی ناو بڕۆنامەکە یاخود ناو ماڵپەڕەکە ساختە کرابێت و ساختەرێکی دوولایەن ئەنجام درێبێتە ساختەکردنی بڕۆنامەکە و داتاکانی سەر ماڵپەڕەکەنە ئەمەش بۆ بەبەستی بەدۆداچوون و کۆڵتۆکردنی ئەمەشەوە ناگەێنێ کە من تەنیا بە شێوازیەکی ئۆتۆماتیکیانە دڵنیا دەرم لە بڕۆنامەکە بەڵکو دەتوانم بە دۆداچوونی بۆ بکەم دەتوانم لە هەر ساتێکدا بەداداچوون بۆ بڕۆنامە بکەم و دڵنیام لەوێ کە ڕاستن و بڕگەکە بڕۆنامەکە هی کوێ و لەکوێ و لە چ وڵاتێکە و لە چ لایەنێکەوە دەرچووە واتە وێنەیەکی تەواو لە بەرچاوتا دەبێت سەبارەت بە بڕۆنامەیە کە سەرچاوەکەی منە بڕۆنامەکە چکەچی ترتەنیا بڕۆنامەیەکی وشک نییە کە بەخشی بێتمان و ئاهەنگمان گەڕابێت بەڵکو من زانیاریشم لەبارەیەوە هەیە جگە لەوە دەتوانم کۆنتترۆلیشی بکەم واتە بڕۆنامێکە من بەخشمە بە خوێندکارەکە ڕاستە بۆتە مڵکی خوێندکارەکە بەڵام لە بنەڕەتدا هی منە وەکو جامعەکە واتە ئەگەر بسەلمێت کە ئەو بڕۆنامەیە بە شێوەیەکی ناڕەوا دەرچێت من دەتوانم لە خۆمە بیسەرمەوانێ و نەیهێڵم بە شێوەیەکی ئۆتۆماتیکیانە واتە من دەبمە خاوەنی یەکجارەکی و تەواوی ئەو بڕۆنامەیە واتە دوو خوب دوو کوڕم هەیە خوا سەریان بخات و کۆلێجی پزیشکیان تاو کرد و لە زانکۆی زانستەکان تەکنۆلۆژیا و دانیشان چون بۆ ئەمریکا یەکێکیان بڕۆنامەیەکی وەرگرت پێشەوەی کە ئەم سیستەمە ئۆنلاین بێت و ڕاستەقینە بێت دووەمیشان بڕۆنامەکەی دەرکرد پێش ئەوەی سیستەمەکە پێڕوو بکرێت واتە سەیری جیاوازیەکە بکەن یەکەمیان هەر کاتێک پێویستی بە بەڵگەنامەیەک لە زانکۆیەک و بە زانکۆی تر لە نەخۆشخانەیەک و بۆ نەخۆشخانەیەکی تر پێویستم بەوەی هەیە بڕوانە ئەگەر پێویستم بە بڕۆنامەیەکی پێویست بە بڕۆنامەیەکی زانکۆکە بێ دەبێت بچم بۆ زانکۆ بچم بۆشی تۆمارگە بڕۆنامەکە دەربێنەوە مۆری بکەم و بیبم بۆ هێژی ئێڵ و پارەکەی بەم و واتە نزیکەی 2 هەفتە 3 هەفتەی پێچێتە ئەم کاتە زۆر بە نرخە و لەوانەیە ئەو هەلیکارەی کە لە بەردەستیدایە لە دەستی بدات بەڵام ئەوی تریان ئەو کۆدەی لەسەرە کە پاشکەمێکی پیشان تا دەدەم بڕۆنامەکە پێشکەش دەکات و دەڵێت ئەمە هیچ زانکۆکەی خۆم و دەتوانن لە ڕاستی و دروستی بڕۆنامەکە دڵنیا بن و تەماشای کۆدەکە بکەن و دەڵێن بڕۆنامەکە قوبولکراوە فەرموو بەخێر بێت و واتە دڵنیابوونی ئۆتۆماتیکی سوودێکی زۆری هەیە کە دوای تا باسی دەکەم. ئێمە زۆر جار مامەڵە دەکەین لەگەڵ کە مامەڵ دەکەین لەگەڵ بڕۆنامە سەختەکان کە هێژ سەرەتاییەکیان لیە و خراپترین جۆری سەختەکاری ئەنجام درراوە کاتێک تو بڕۆنامەکەتم دەدەیتە لە قوبۆڵ و تۆمارکردن و دواتر مۆدری پێویست و ئیمزای پێویستی زانکۆی لەسەر نیە و وەزارەتی ناو خوێندی باڵا وزارەتی دەرەوە مۆری دەکەن و ئیمزای دەکەن و بەو شێوازانێ تەکنۆلۆژیانی کەسە لە بەردەستمان دەتوانی بە GPA-کەی خۆیان ICGPA-کەی مانگۆڕیوە دەتوانی مەزانێرەکە بگۆڕێن بەڵام هەموو مۆرەکانی لەسەرن واتە من زانیاری ئەەکەم ساختە کرد ئەو قسەیەش ئەوە دەگەێنێت کاتێکە من بڕۆنامەیەک دەپارێزم بە کۆمەڵەیەک هێمای ئەمنی هەرهەمووی لەسەر بەڵام لە کۆتایی داتوانانی بە زانیاریەکە و داتاکان بگۆڕم ئێمە لەسا لە ئەسراسی جیهانیدا ئەو بەڵگەنامەیە دەپارێزین کە داتاکانیان لەسەر ئێمە تەنیا بەڵگەنامە ناپارێزین ئێمە داتاکان و زانیاریەکانی سەر بڕۆنامەکان دەپارێزین کەواتە بڕۆنامەی ئەمنی داتاکان زانیاریەکان دەپارێزین نەک وەرەقەکە ئەوەش لە ڕووی کات و پارەوە خەرجێکی زۆریتر دەچێت و کێبڕکەیەکە بە بڕۆنامە سەختەکان یەکێک لە سەرۆکەکانی زانکۆ کە ڕازی بۆ سیستەمە جێبەجێ بکات پرسیارم بکات
وتم تۆ ڕازی بووی زۆر بە خێرایی کاتێکی زۆر پێ نەچێت و دڵ نەبووی بۆچی؟ گوتی پاڵنەرەکەم ئەوەیە کە کوڕەکەی من لە هەمان ئەو زانکۆیە دەخوێنێت کە خۆم سەرۆکەکەیم کاتێک کە دەچێتە بازاڕی ئازادەوە دەتەچ کەسێکی تر ڕکابەری بکات کە بڕوانامەیەکی ساختەی پێ بێت و ئەو کات هەلەکە لە دەستی کوڕەکەم دەرەچێت. ئەمانەی لە شتانی کە باس کراون لەبەرەوە بە ئەوەی بابەتەکە واقعیانەتە بێت چەند ڕاستیەکی سامناک لە جیهاندا هەن لەسەر ئاسی سەختەکاری کە دکتۆر معاز باسی کرد بە تایبەتی عێراق لە دوای دایکاری و کەچی بەسەراتەوە ئۆردن لە ئێستادا ئەم لە دوانەیە 2 ساڵ پێش ئێستا لە وەزارەتی خوێنی باڵاوە کە 3600 بڕوانامەی سەختە ساڵانە ئاشکرا دەکرێن. لە سعودیە لە 2015 2500 بڕوانامەی ساختەی پزیشکانی ئاشکرا کرد زیاد لە 1000 بڕوانامەی ئەندازیارانیش باماشەوە بێنە بەچاوتان کە پزیشکە کوڕی منیا مناڵێکی ئێوە چارەسەر بکرد یاخود کاتێک ئەندازیارێک پردێک دروستکە کە سیاری بەسەرە دەڕۆت. کۆمپانیەکە نای ئەگزاکتە بارگا سەرەکیەکە لە پاکستانە کە لە هندستان و ئەمریکا و ئەوروپایش کار دەکاتێ ئەو کۆمپانیا زیاد لە 200,000 بڕوانامەی لە ماوەیەکی دیاریکراودا بۆ ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەرکرد و شارەزاشن لە وەرەدا و زیاد لە 450 ملیۆن دۆلاریان کۆ کردێتەوە کەەوە داهاتەکەیان بووە شتێکی زۆر سامناکە. نیویۆرک تایمز لە 2015دا راپۆرتێکی سەبارەت بە بڕوانامەی دکتۆرای ساختەوە بڵاو کردەوە کە ڕەوانەی وڵاتانی عەربی کراون بە تایبەتی وڵاتانی کەندا و پشکی کوێت 1400 بڕوانامە بووە. ئەوە قسەی نیویۆرک تایمز قسەی من نییە و بەڵپارەکەش مەڵپەرەکەی و لینکەکەش ئیمارات 1200 بڕوانامە کوێت ساڵی ڕابردوو 500 بڕوانامەی بساختیان دەست بەسەراگرت و ڕایانگەیان هەندێک لە وڵاتانی عەربی بەشدار بوون لەو کارەدا. بەهەرحاڵ کتابێکی ئەشتانی هەیە بە ئینگلیزی ناوی دیپلۆما میل واتە دروستکەری بڕوانامە یاخود پیشەسازی بڕوانامەکان کە پیشەسازیە کە ملیارها دلار داهاتی هەیە. ئەمە لە کتێبێکی ئینگلیزیە و کۆی ئەم بابەتانەی کورد کردێتەوە تیایدا ئێمە هیلاک دەبین و ماندوو دەبین بۆ یەکە خوێندکارێک دەربچێت و پارەی دنیای تێدا خەرج دەکەین کەچی دوای کۆمپانیای کۆکێکزاکرد دێت و بڕوانامەیەکی ساختە دەردەکات بۆ کەسێک و ساڵانە لە بری یاخۆ لە بەرامبەریدا ملیارها دلار وەردەگرێتەوە کاری ساکە. 3300 دامەزراوە هەن ئەمە بە قسەی دانەری ئەم کتێبەوەی تیمێک دانرا بە سەرۆکایەتی ئیزێل نای فاکسفۆر ئیزێل یاردەدەری FBI بوو لە ئەمریکا لە سەردەمی بۆشی باوکدا و تا سەردەمی کلینتۆنیشی بەتابوو لە کارەکە لە ساڵی 2006دا ڕاستوێترا بۆ بەداداچوونی کۆڵنەوەکردن لە بڕوانامە ساختەی زانکۆییەکان وشی سامناکی بۆ دەرکەوت لە کۆتاییدا دەڵێت هیچ وڵاتێک نییە لە دنیادا کە بێوەی بێت لەو خراپەکاریە. داوای هاواری کرد بۆ هەچ کەسێ بتوانێت فریاگوزاری پێشکەکەی یارمەتی بدات. من ئەو کاتە بە خۆم لە ئەمریکا بۆ مکارم ئەکرد و لەگەڵێکێک لە کۆمپانیەکان و زانکۆکان وتم باشە ئێمە خەڵکی IT و سۆفتوێرین خەڵکانی ئەکادمین دەتوانین شتێک بکەین و بۆیە دەستمان کرد بە کارەکانمان و چوین بۆ کۆلێجی زانستەکان تەکنۆلۆژیا لە ئوردون و توانیمان کار بکەین و پرۆژەیەک دروست بێت کە ئەمڕۆ لەسەر ئەرزی واقع هەیە و پێشتان دەڵێم بکوێ چارەسەرەکانی ئێمە دەست پێ دەکات لە دۆکومنتکردنی شتەکانەوە. ئێستا دەزانم کەسانێک دەناسم دەڵێت تۆ بڕوانامەکەم بێت دوای کۆت و مۆرێکی دیارەکەی دەخەمە سەر لای ئەمە دۆکومنتکردنەکە ئەو کاتە دەکرێت کە بڕوانامەکە دەردەچێتە قوبولکردن تۆمارکردن دەڵێت دەمەپانە کە دەمێ پرەتی بکەم پێشەوەی بدرێت بە خوێندکار هەر لە کۆمپیوتەرەکەەوە بە دۆکومنت دەکرێت و دەپارێزێت و واتە هەر لە بنەبا هەر لە سەرتاوە ئێمە کاری خۆمان دەکەین و بەدە دەچێنێکی خۆمان دەکەین ئەو کاتێک کە لەزانکۆ دەردەچێت دوای ئەوە هەر شتێکی تر بکرێت دەکرێت سەختەکاری تیابێتە بۆیە تەوسیقەکە یا دۆکومنتکاریەکە لای ئەم بەشێکی ئۆتۆماتیکی ئەنجام دەدرێت. کۆنترۆلکردنەکە لەکوێوە دەبێت و لە هەر شوێنێکەوە بێت و لە هەر لایەنێکەوە کە دەسەڵاتی هەبێت و کوزانکۆ دەسەڵاتی هەیە دەتوانێت دەسەڵات بدەیت بە هەر کەسێک کە بکەوێت بۆ دڵنیابوون لە
برنامەکان و سەفارەت بۆ باڵێۆزخانە قۆنسڵخانە وەزارە زانکۆ عەرەبی زانکۆکان زانکۆ هاوبەشەکان خۆت کەس و کار دەتەوێت ئەوانی دڵنیا بن لە بڕوانامەکەت پێشماوەیەک لە سندیکە ئینتەجێران پیاوێکم بینی دەگریا هاتە بوو ناسنامەیەک بۆ کوڕەکەی دەربکات کە ئەندازیار بوو دواتر دەرکەوت بس يا ريت تستعجل دقيقة بعد لي بدأت وقت والله قول لي قديش بدي دقيقتين 5 دقائق اوه 5 دقائق مور ذان انف شكرا فالموضوع لەبەرەوە في نهاية المطاف هو لە کۆتاییدا ئەو نەیزانیوە کە کوڕەکەی ئەو بڕۆنامەیەکە بەدەستی هێناوە ڕاستەیان نە دواتر دەرکەوتووە کە ساختەکاری و 5 ساڵ خوێندیەتی پاری بۆ خەرج کردووە بەداخەوە لەبەرەوە پێی دەڵێم ئەو کاتوتم ئەگەر ئەو خوێندکارە بڕوانامەکە و بەڵگەنامەکانی کە بردوونی بۆ باوکی یا بە دایکە گەسکاری ئەو کۆدەی لەسەر بایەکە ئێمە دایدەنینون و باوکی دەیتوانی بەدەچین بۆ بکات و بیزانێ ئەوە ڕاستیان نایە ساختەیە یان نایە ئەمە شتێکە ڕوەدا طبعا البرنامج بيعمل أرشفة ذكية پرۆگرامەکە بە کاری بەرشەکردنێکی ژیرانە ئەنجام دەدات چکەمە پارێکی زۆر خرج دەکەین بۆ ئۆرکایڤکە سیستەمێکی ئۆتۆماتیکیەوە هەموو بڕۆنامەیەک ئەرشیف دەکرێت یا دەهێنرێتەوە لە ڕێگەی کۆدێکەوە کە هەر زانیاریی بەسەردا تێپەڕێت کە تۆ داغڵی دەکەیت ئەوەش وامە لێ دەکات لەم چوارشەوە چوارگۆشەشینەدا دەبینێت کە بڕوانامەی دیجیتاڵی ژیرە بە تایبەتی بۆ کەسانی کەسی ڕەهەندە نەتیجەکان دەکەنێت من نزیکەی 20-25 بەڵگەنامەم هەیە من ئەو نەم بەسە کە کۆدێکم هەبێت و ژمارەکمە بێت کە بتوانم بڕوانامە دیجیتاڵەکەم دەست بکەێتەوە لە هەر شوێنێک بێت و لە هەر کاتێکە بمەوێتە دە بۆ شێوەیە ئەو شتە کۆتایی دێکە پێی دەوترێت بەڵگەنامە وەڕواتە تۆ ڕاستەخۆ لە ڕێگەی دیجیتاڵیەوە شتەکانە دەست دەکەوێت و واتە ئەگەر من وێبێکم هەبێت و سکانێک بکەم ئەو زانیاریانە دەوێت زانیاریەکان هەیە بخێنکارەکە زانکۆکەی کۆلێجەکەی پسپۆڕەکەی تێکڕای نمرەکانی ساڵی دەرچوونی ساڵی چوونی بۆ زانکۆی ئەم PDFش هی ئەو بڕوانامەی زانکۆییە کە بچێتە ناو فایلەکەیەوە لە کاتی دەرچوونی دا ئەمە هەندێک لەو دامەزراوانن کە لە ئێستادا بەشدارن لەم سیستەمەدا و هیوادارن فراوان بێت و هەموو جیان عەربی بگرێتەوە هیواداریشین سەرچاوەی ئێمە لە چاوەکە ئێمە بین لە زانستی کۆلێجەکان و تەکنۆلۆژیا و پاشان ئەمان و ئوردون و بەڕێبەرەکانی کوڵکم تۆمەرکردن و پێشەنگی کاری جیهانی بێدواک و بەڕێز دکتۆر نادر غەزال بەیانیەوێتی بۆ بەنەدەڵتەکردنی زانکۆکەمە نەک بۆ بە جیهانگیری نەدەڵپێکردن واتە ئێمە بەڕێمەکانی خۆمان پێشکەشی جیهان دەکەن بە جیهان پێشکەش دەکەن کاتی ئەوە هاتووە داهێنەر بین و پرۆگرامەکان و بەرهەمەکانمان بۆ هەموو جیهان بێنە ئێستا ئەمریکا و کەنەدا و ئەوروپا سیستەمێکی یەکگرتوون نییە بۆ دڵنیابوون لە ڕاستی دروستی بڕوانامە بەڵگەنامەکانە دەپێ بگەڕن بۆ ئەمە دیش دەچیتەوە دەڵێت 2 هەفتە چاوەڕام کە $200 بدا بۆ دڵنیابی لە بڕوانامەکە ئەوە واقعەکەیە ئەم کەسانی کە یان بێنن ئەم بە زانکۆی فەهد بن سوڵتان لە سەعودیە زانکۆی هەمان و هەروەها یارموک جەڕەش ئەمیرە سومەیە و چەندین زانکۆی هیوادارین لیستەکە درێژتر بێت سپاس پرۆگرامی سەرەکی کە تۆ پابەند دەکات بە دەداچونکەی بریتیە لە ئەپلیکیشنێک کە لۆگۆی یوکارئۆی لەسەرە وەکو سکانەرێک یا ئەسکانەرێک کە لە دوکانێک یا لە کارفۆرێکی ببینی لەگەڵ وێبسایتەکە لێرەدا کۆتایی بە بابەتەکە دەهێنم چکە دەتوانیت بە بڕوانامەکە کانسەڵ بکەیتەوە یاکای پێکردشتێک تێکدا بتەوێت نمونەیەکتان بۆ دەهێن هەرچەندە تۆ زێناموێ ئەگەر تۆ بڕوانامەیە بێ بە کەسێکە ئەو کەسە تاوانێکی جیهانی کرد و کەمایی شەرمەزاریکی گەورە بێت دالێبوونەکەم ئەگەر وشەکەم بەغەڵەت دەبێت بۆیە ئێستا تۆ لە ڕێگەی ئەنجومەنی میدارانی زانکۆ ناچار بڕۆنامەکە هەڵبەشێنیتەوە دەسەڵاتیەوە ئێستا دەتوانیت بەم سیستەمە ئەو کارە بکەیت واتە دەچیتە ناو سیستەمەکە و دەتوانیت کۆدەکە بسڕیتەوە کانسەڵە بکەیت و بەو شێوەیە بڕوانامەکە دەبێتە کاغەزەکە هیچ قیمەتێکی نابێت و هەموو کەسێک دەتوانێت بەدەستیەوەکەەوە دەڵێن ئەو بڕوانامەیە هەڵشێنراوەتەوانێ لەبەر ئەو هۆکاری خواریا خۆ لەبەرەوەی کە پارە نێهاوە ئەوی کەش سوێنە بۆ
بده خذ كذا عليه $1000 كده بوه يعني بدك تسحب الشهاده منه تبرنا من كيلو دزيني تواني طبعا في تعليقات راجعه من التحقيق هندكم مين واحد كان feedback بيمديان كذا بلكولين موجود. وكانوا هي بتاتي مسألة وفوائد فيدباك النظام كو قلنا سيدا الجامعه كان يكفيني سيستم انا كو سمعتي من زانكو جامعتي ليس فيها شهادات مزوره وانا سمعي من شهادتي لا يمكن بابا زكايش برنامج كي تدا ساخته كرابته كسك ناتوانه برنامج لما ور بكرتو كساخته بيتو حتى لو دفع ثمن التحقق ثمن التوثيق $1 أو $2 أو 5 هو يدفع الآن ابني أنا اسا كركاي من بهجر كديبه دنيا بالراتيل تبرنا مكاني بلاني كم $500 كم بلاني كم $500 دات الكوست تبع او بخرجي ايميل كشف كسانه كان زياتري جدا وكان دناسن باريس زياتري جدا بكمبانيا كان يعمل خدمتها دين زانستي كوليجي زانستا كان تكنولوجيا بصفتي زان كويمان بصفتي كسيتي خومان وبصفتي كبشكين الامر بونا بيروز هش كاتك بتاعنا زور سباس شكرا جزيلا دكتور زور سباس دكتور محمد وهي وداري نم سيستما في كل جامعات لهمو زانكو كاني ولاتاني عربي دكاري بكريتو سيستمي كيدتو بيدبو اويك الرزقار ما بين لكارا كاني ساخت كاري الآن يتفضل الأستاذ نجد رومان مساعد مدير عام شركة لوغس. هي شركة عربية رائدة في مجال النظم والمعلومات الخاصة بالتعليم العالي لها خبرة 25 سنة في البرمجيات ولها العديد من البرمجيات مطبقة في الدول العربية وأفريقيا والشرق الأوسط. نجد رومان وحصل على شهادة البكالوريوس في إدارة الأعمال من الجامعة الأمريكية في بيروت وماجستير في النظم والمعلومات من جامعة سكامب سكول في فرنسا. وراح يساندوا أيضا الأستاذ أحمد دبوق في النظم والمعلومات الجامعية حصل على درجة مهندس في المعلومات من جامعة غرناطة. نتمنى فرمون هي ودارم ايش بابن بن بكاتك ولا ما يبانزخ لك ده بابتك تام بيش بكان مساء الخير. ايوه باش انا نجد روحانا من نجد روحانا انا نري كومبانيي لوغوسم للبنان دام يسباسي انا مدبوني ايوبكم كرمال تحضروا هذه وي اي سودلم ياخذ آماده بن لك بيشكتين بابتا كومبانيا لوغوس 20 صالة لبازار ركات يعني كم كسبين بأوراكل تكنولوجيا وهاتين رجالاتنا وراست أوراكل تكنولوجي تأسى بكار دهينين بو بنيادناني سيستمي زانياري لنوش عندها سيستمي زانكو كان. نحن موجودين ببيروت اما لبيروتين بلام معمل معناها لأفريقيا لرجالاتنا وراس للسودان وإمارات والسعودية بحرين سلطان الشيني عمان سوريا ببورنا قرناوي ولاتي كتيرم لبيتشوبات أربع أردن اشتغل نجمع احنا بنشتغل مع كذا سيكتور اما كان كارتك دا كاردا كاين كارتي هاير إديوكيشن فني بالاو حكومة كانوا بنك كانوا واروا تيليكوم هذا يمكن بدل قد ايه نحن عندنا خبرة اوش بلقي اوه كيمش ازمون شهر زي كي قورمان هي البواري زانياريا كاندا بهيدي الصورة بمشي اوه فنحن شو في عندنا سيكتورز داخلين فيهم او سيكتور انا ما بشان كيما كاريان تيدا كاين لهر كارتك دا شهر سيري سوفتويري من هي وعندنا للكومبانيز اللي هو بو كومبانيا كانش كو يو ار بي جنرال يو ار بي كتابته بواري داره تشامريه كان ويكار كان بمجال لقل او كارتانيا كلا بردمي اودا بالنسبه سبارت با البارتنرز اللي بنتعامل او هابشاني كار يعني لقل دكين لهاير ايديوكيشن في عندنا تقريبا بين ال 15 نزيكي 15 زانكومان هي بلشين معنا عندك كان بسي صالة بسم صالة قبل ما ذكر دكانو سيستم كإما بكار دهين انت كو استاش هذا شيء بدل اول شيء نشاني او كإما دتوانين
زانکۆی زیاتر و نوێتر و دامەزراوەی زیاتر و لە خۆ بگرین کە ژمارەی خوێندکاری دیاریکراویان هەیە و دەتوانین لەگەڵیانە گەورە بین و ئەوانیش گەورە بن چەندێک گەورە بن ئێمەش گەورە بین. الكامبس ايميت هي السولوشن كامبس ايميت او چارەسەرێک خستومانەتە ڕوو من وراء خبرة وەش دەرەنجامی ئەزمموی 25 ساڵە لە کارکردن لەگەڵ زانکۆکاندا کە لە بەیروتۆ دەستی پێکرد وصارت اليوم ب SIS يعني ئەمڕۆ لە ISS بۆ ڕایکردنی کارەکانی تۆمارکردن و خۆبکردنی قوتابیان لە زانکۆکان و ئەمڕۆ بۆتە چارەسەرێک وە زانکۆ لە ڕێگەیەوە دەتوانن بە شێوەیەکی ئۆتۆماتیکی سەرجەم کارەکان ئەنجام بدەن چێ پەیوەندی بە قوتاب خوێندکارانەوە هەبێت پەیوەندی بە کۆلێجەکانەوە یا بەلایانی ئیدارەوە هەبێت. فيها عدة components چەند پێکاتەیەکیان تێدا پێکاتی سەرەکی بریتیە لە URP کە دابش کراوە بەسەر سەرچامڕوویەکان و باری داراییدا و هەروە ئۆلبیشمان هەیە ئۆلب پرۆگرامێکە بۆ بەڕێوەبردننی نووسینگەکان یا ئۆفیسەکان. ئەو پرۆگرامە هی OCLC کۆمپانیایەکی جیهانیە ئێمە وەکیلی تایبەتی ئەوانەی لە ناوچەی ڕۆژهەڵاتی وڵات و ئاوێتەبوون و ینی هەماهەنگێکی شەبکەکردمان لەگەڵ بلاکوەرد و چەند وەزارەتێکی خوێندنی باڵاکە لە وڵاتانەدا هەن کە ئێمە کاریان تیاکەین. ئێستا واز لە ڕێگا چۆڵەکەم بۆ هاوڕێکەکەم کە تایبەتە پسپۆڕە لە باریکارکردن لە خوێندنی باڵا بۆی کە بە وردی باس لە چارەسەرەکانی ئێمە بکە. هیوادارم بێزارکردنەوێت. وێنەی گشتی کامپۆس ئیمەیت لای ئێمە وەک سیستەم کە سیستەمێکی ئێمە سیستەمێکە ڕێکخراوە بە پێی معمیلەکان واتە ئەو زمانەی کە معمیلەکە سیپە دەکات دەیزانین و لێ تێ دەکەین واتە لە دەرەوە نەهاتوین و دەزانین داوای چیەکات بۆی چارەسەرەکەین لەکەواتە سیستەمەکە بریتی دەبێت لە ئاوێنێک ئەو واتە داواکاری زانکۆکان چی دەبێت چ لە ڕووی دارایی و لە ڕووی ئەکادمی هەمووی لە سیستەمەکەدا دەبێت دەوەش بە پێی پێداویستی و داواکاریەکانیان و ئەو گۆڕانکاریانەیە کە لە کارەکانیاندا دەبێت و ماوەماوە سەرهەڵ دەدەن هەموو شتانە دەخرێنە ناو سیستەمەکەەوە جێبەجێ دەکرێن و پەسەند دەکرێن و کامپۆس ئیمەیت هاوڵی خوێندکار دەکات لە کۆدێتە زانکۆ تا ئەو کاتەی لە قوتابخانە دەبێت و تا ئەو کاتی خوێندن تاو دەکات و دوای ئەوە ئەلێنۆ هیچ تاوەکات و هەموو ژیانی خوێندکارە لە وەرگرتن تۆمارکردن هەمی بە شێوەیەکی ئەلکترۆنی ئۆنلاین دەبێت و شیکردنەوەی بۆ دەکرێت و بە پلانەکان هەموو ئەو شتانە پشکنیان بۆ دەکرێت و بەدەچێنە بۆ دەکرێت و دەبێتە نووسراوێکی زانکۆ هەر هەمویان لە کامپۆس ئیمەیت دەبێت و بەداچێنیان بۆ دەکرێت و یارمەتیداری کەتی کارگەڕی بۆ جێبەجێکردنی کاروباری ڕۆژانەوە کە پەیوەندیان بە خوێندکارانەوە یاخود چالاکی داراییەکانەوە یا لە هەر بڕیارێکی دەدا کە پێویستە دەربکرێن لە ڕووی ئیداریەوە لە هەر ساتە وەختێک تا بێت دەتوانم هەڵسەنگاندن بۆ بەڕۆژی ئەکادمی خوێندکار بکەم و ڕاپۆرتێکی زۆر گرنگە و دەتوانێت لە سیستەمەکەەوە دەریکەین. جێبەجێکردنی ڕاستەقینەی کامپۆس ئیمەیت وامان لێ دەکات کاتێکی جرمە بۆ گەڕێتەوە چە لە جێبەجێکردنی مامەڵەکاندا بێت بە وردی یاخودمان پرۆسیسی کاغذ و کاغذکاری شەڵدەوە شێنینەوە لە ناو زانکۆتە لەبەرە ئەو جێبەجێکردنەی کە دروست دەبێتە هەر هەمی لە سیستەمەکەدا دەبێت و وامان لێ دەکات کە ئێمە دڵنیا بین کە تەواوی پرۆسەکە پەسەندە و بە پێی مەرجەکان و ستاندەردەکانی زانکۆیە.
هەروەها سیستەمیشی شتێکی لە دەرە بە بڕۆنامەکان بۆ پاڵنەرەکان چکە ئێمە شتمان زۆرە چ لە SMS بێت یان خۆ لە ئیمەڵ لیان لە وەرکفلۆ سیستەمەکە پلاتفۆرمێکی فرەلایەنە ئینگلیزی و عەرەبی هەروەها فەڕەنسیش پشتیوانی دەکرێتەوە برانچێکی فرەلایەنە و ڕێز لە کۆچ و جەندەر دەگرێت و بە تایبەتی ئەوانەیە کە لە هەجرەت دەیت ڕۆژی میلە ئەرزانی و ڕۆژی کۆچی تێدایە بە تایبەتی ئەوانەیە کە لە سعودی کار دەکەن بە ڕۆژی کۆچی و هەڵتەوە ڕۆژمێری کۆچی کار دەکەن یا هەر کەسێک کار جوڵەیە بکات یان لە سیستەمەکە دەهات چ بێت و گواستنەوە بکات و سیستەمەکە پیشانمان دەبێت و پێمان دەڵێتە چی ڕوویداوە چی بووە و لەکوێ بووە و لە چ کۆمپیوتەرەوە بوو لە چ ئایپیەکەوە وێبەکە کە لەتوانێتدا بەکار بهێنرێت و هەموو کەسێک دەتوانێت بچێتە ناوی بۆ ئەپلیکیشن و بۆ سەرویسەکان و هەروەها بۆ وێب پیجەکانیش دەکرێت و هەموو شتێک ئۆنلاینە هەر جوڵەیەک تۆمارکردن بکرێتە بە شێوەیەکی ئۆنلاینە دەبێت و بە شێوی کارە و کاریگەر دامەزراوەکان پشتێنێکردن لە دامەزراوەکان کە قەباری جیاوازیان هەبێتی گەورە بنیار بچووک بن 400 کارمان هەیە 400 دامەزراوە 6,000 زەخنکارمان هەیە و هەروەها لە هەمان کاتدا هەندێک زانکۆ سەبارەتە بە کۆرسەکان چ بێ یا بۆ ماستەرەکان یا بۆ دکتۆرە لە زانکۆ لە هەمان کاتدا بەکاردەهێنرێت و سێ جۆرە تایپی ترم دەبێت ئەوانەی کە هێشتا خوێندنیان تەواو نەکردووە بۆ ماستەر بە هەمان شێوە هەروەها بۆ دوومان لە هەمان کاتیشدا سنتەرێکی تریان هەیە ماوەی بە شێوەیەکی ساڵانە کار دەکات و واتە ماوەی ڕاهێنانە هەروەها ئەو کاتانەشی کە هێشتاکانە دەستکار دەکەن هێشتا داتاکان نەپچڕاندوە و ئەگەر خوێندکارەکە لێرە بێت یا لە شوێنێکی تر بێت و بە شێوەیەکی سەربەخۆ سیستەمەکە ریپۆرتینگ توڵێکی بۆ دانراوە هەموو ئەو راپۆرتانی کە لە سیستەمەکە دەتوانین بە عەرەبییان بە ئینگلیزی دەریان بکەین هەمان راپۆر بە تەرجەمەکراوی دووبارە بڵاو دەکرێتەوە خۆم ماڵی دەبژێرم کە بە عەرەبییان بە ئینگلیزی بێت لە هەمان ساتەوە ختا ئەدمنستریشن تۆڵژە سکیوریتی هەیە واتە چەند ئاستێکی سکیوریتیمان هەیە لە سیستەمەکەدا بۆ نمونە دوانین دەچێن ناو هەما سکرینەوە بەڵام هەردووکمان داتای جیاواز دەبینین بەتایبەتی سەبەر بە زانکۆکان و هەر کۆمەڵگایەکی زانکۆیی کە جیاوازن لە یەکتریت و بەتایبەتی کە خوێندکاری هەبێت دەرچوو بێت یا دەرنەچوو بێت هەموو سیستەمەکان بەشەکان کارە و کاریگەن دەتوانم دیلیتیشوی بکەم یا ریترایت بکەم بە پێی ئەو ئیمتیازی کە ئێمە دەیدەین بە یوزەرەکە هەروەها ئەوی دەرەنمانەیە کە دەچێنە ناو وێبسایتەکەیەوە هەروەها ئۆپرێشن سکیوریتیمان هەیە بۆ نمونە من لە کاتێکی دیاریکراودا ڕێگا دەدەم کە ئەو پرۆسەیە ئەنجام بدرێت یا بڵاو بکرێتەوە یاخود کاتی هەڵسەنگاندنە کاتی بڵاوکردنەوەی بە تایبەتی هەڵسەنگاندنەوەی ئاسەکانی سکیوریتی بۆ نمونە من لەسەر ئاسی کۆرسەکان لەسەر ئاسی سێکشنەکان لەسەر ئاسی ژماری ئەو خوێندکارانەی کە من هەڵێن دەبژێرم هەروەها لە کامپەس ئێمەیتە ئینتیگرێشنەکەی لەگەڵ چەند سیستەمێکی تردا کە سیستەمی ناودەوڵەتین ئێمە تێکەڵەبوونەوەتە بوونێکی تەواومان هەیە لەگەڵ نمونەیەکدا بۆ نمونەیەکم کە گرنگ نییە یوزەرنێمەکەی پاسوەردەکەی پێ بدەنسێنم و نەخێر خوێندکار و خۆی ئەگەر بێت و کەسێک دڕۆپێ بکات ئەوە ڕنگداین دەبێت لەسەر مۆدێلەکە ئەگەر بچێتە گرێسەکەوان مامۆستاکە دەتوانێت بگێڕێتەوە و ئینتیگرێشنەکە لەگەڵ کێدا بوو لەگەڵ MCRدا بوو واتە زەڕوور نییە پێویست نییە زانکۆیەک خوێندکارێکی عەمان بچێت نایخۆی تۆمار بکات و بەشە پارە بدات و هەندێکان دەچن بە زانکۆ یا
هەچ کاتێک بێوە دەستیانی دەکات و بەشێک ئۆتۆماتیکی دەڵێت ئەپدەیتەکەی بۆ کرێت واتە بەسە پارێ داخل دەکەم کە دەیەوێت و ڕسیدێک وەردەگرێت لەگەڵ CCTV کار دەکەن دشی سەختەکاری یەکەمی زانکۆ لەگەڵ یەکەمی نەکەل زانکۆی فعال بە سوڵتان تا کارمان کرد و پرۆژەیەکی سەرکەوتوو بوو. بەگشتی ئەو کەسانەی کە لە کامپۆس ئێمەی لەگەڵ مەدان چەند بلۆکێکمان هەیە پۆرتاڵی خوێندکارانمان هەیە کە سەرڤیسێکە بۆ خوێندکاران لە ڕێگەیەوە دەتوانن بابەتەکانی خۆیان تۆمار بکەن و لە شێوەی ئۆنلاین ئاگاداری تۆمارکردنەکە و هەروەها چەند شتێکی تر بن ئەو ژێ پێ داواکاریەکان و پلانی خوێندن ئەو مادانەی کە ڕێگە پێدراون بیان خوێنێت و واتە ئەو دەچێتە ناوان و بەستەنێ ئەوە بتانە تۆمار بکە کە دەکرێت لەو ناوێندا تۆمار بکرێت و بەشێوەیەکی ڕاستەوخۆ ئۆتۆماتیکیان و تۆمار دەکرێت و دەکرێت خۆی یان کەسێکی تر تۆمارکردنەکە ئەنجام بدەن و بزانن دوایین نەخشە کەلایەنە چییە و کۆمەتەکانی ئەدڤایزەر چییە بۆ نمونە ئەگەر نامەی هەبوو دەتوانێت چەند شتێکی جیاواز بێن دەتوانێت خۆیان بدەچینە بکات و هەروەها پۆرتەڵێکەیە کە دەتوانێت ئەدڤایزینی تێدا بکات و ئەو خوێندکارەکانی بانک بکات و پلانی پەسەندکرا جێبەجێ بکەن و وەرەوە دەتوانن نمرەکانی داخڵ بکات. ئەوە ژێر پێی سیاسەتی زانکۆکە لە بەشەکانەوە بۆ تۆمارکردن. هەروەها شتێکمان هەیە گەشتێکە لە ناو داتاکان و سیستەمەکە تەنیا لە نێوان سەرکە بەڵکو برسی تەرمینۆلۆجیە و تەچ کەسێک کە ڕیپۆرتینە بکات بۆ سەرجەم ئەو داتانەی کە لە سیستەمەکەدا هەن ریپۆرتێکمان هەیە ڕاپۆرتێکمان هەیە PPI ریپۆرتی زانکۆیە و لە سیستەمەکەدا جێبەجێ دەکرێت و زۆر بە خێرایی دانراون. ئێمە ئەدمیشن و ترانزەدمیشنمان هەیە لەگەڵ ئۆنلاین و شوێنی تاقیکردنەوە هەر شتێکە بە شوێن تاقیکردنەوە بێت و هەروە کاریگەریەکانی سەر ئاسەکە و کۆستکۆدینیشمان هەیە وەک نەخشەیەک یاخودەک و خشتەیەکە پێک هاتووە لەو گرتووە لە کەتەلۆگی کۆرسەکە و هەموو کارێک زانیاری بردەکارەکانی تێدایە لە هەموو سیمیستەرێکە یاخود لە هەموو کۆرسێکدا بە پلانی نمرەکان و واتە من لە هەر ساتە وەختێکدا بێت وەکو بەکارهێنەری سیستەمەکە یاخود وەکو مامۆستایەک یا ئەدڤایزەرێک یا خوێندکارێک دەتوانم یارمەتی کارێک بکەم بۆی کە بزانم کەی تەڵخێنی تاو دەکەم بابەتەکان و مادەکان چین بە شێوەیەکی سادە و ساکار و ئاسان دەتوانم هەندێک لە شتەکان بگەڕم و لە کۆمپۆسێکە بە کۆمپاسێکی تر لە پسپۆرێکە بە پسپۆرێکی تر بە ئاسانی گرێدین سیستەم پشتیوانیدا دەکەین. دەکرێت أستاذ أحمد ممكن تختصر تجاوز 15 دقيقة. 15 خلوقة طاوت گریدین سیستم لەگەڵ ئەنجامدان شکارۆ بێ و کارکردن و بەکارێن بە شێوەیەکی ئۆنلاینیانە بە خوێندکاران و بۆ ئەدڤایزەرەکان و بە هەروەها کردیەکاترمان هەیە کە هەموو خواستەکان بەجێ دەهێنێت چ لە پسەمان بێت یا لە ڕێگەی کردیتەوە بێت دەکرێت ئۆنلاین بکرێت و بە شێوەیەکی ڕاستەوخۆ سنگانی بۆ بکرێت یارمەتی دەرە بە شێوەیەکی زۆر باش ئەنجامدانی کاریشی کردنەوە هەڵسەنگاندن هەروەها لەگەڵ لەگدانەوەی خێرا حسابی سەریع زۆر سپاس. سپاس کاتەکە تاو. ذكرت أستاذ نجد هنا تشد وتتي أمي لبناني طلع العكس عكس الأردنيين يو بتشواني أردني كانوا ذبك كاتكتان كم كانوا دو تماما بيش كلمة بيش بشما لا بس لكفي دقيقة يك خلكم بنا الفاينانشال اللي بيغطي كل ملياني دايما هي كمان الموجود كأيش بهم أشياء هذا مثلا ويك ده هي كبريتلا HR و فاينانشال ايجنسي وهم أشتغلنا ده هم ده مثلا ويك ده هنو هم يك سيستم لكامبوس إيميدا سباس. شكرا جزيلا أستاذ أحمد على هذا العرض. سباس برز أحمد بارتكاتو هو دارما برنامج أنا كل زانكو كان عراق زانكو عربي ده بكار هنا يقولون يستشفى الدكتور عمار فلاحات
بەشداری بکات بە پێشکەشکردنی پێشنەوەکەی خۆی سەبارەت بە کارکردن بە پێوەرەکانی سیستەمی خوێندنی باڵا بەڕوانای بەکەلەرەسی هێناوە لە کۆمپیوتەر و ماجستێر و دکتۆراش لە کاروباری تەکنۆلۆژیدا و بەڕێوەبەری جێبەجێکاری کۆمپانیای ئۆتۆتافۆر لە سووریا با فەرمێت هیوادارمەش پابەند بێت بە کاتەکە لە مای 15 خولوکدا ئێوە چکە خۆمان درەنگ دەستمان پێکرد من عەمەر فەلاحان بەڕێوەبەری جێبەجێکاری 15 خولەک باش ناکە باسکردنی هەر بابەتێک لەبەر ئەوە ئەزمموی خۆمتان لە ڕوویەکی ترە پێشکەش دەکەم ئێمە لە بواری پێشکەشکردنی فێرکردندا قسە دەکەین بەڵە بیرمان دەچێت کە خزمەتگوزاریەکان بە شێوەیەکی سروش پێشکەشی خوێندکاران بکەین بۆیە باسی باشترین پراکتیزەکردن دەکەم ئەگەر ئێوە بەدوای سیستەمێکی ئایتیدا بکەڕن و بەدوای چی داگەڕێن چکە زۆرێک لە خەڵکی پرسیارم لێکەن دەپرسن دەڵێن هاوڕەکانی و ITS یا لۆگەجار کۆمپانیێکی تر من دەمێ جیاوازیەکی بەراوردکارێکی جیاواز ئەنجام بدەم بۆ شیکردنەوەی سیستەمەکەمان یەکەم هەمومان بڕوامان بەوە هەیە کە سیستەمی IT لە هەر دامەزراوێکی پڕبردیدا هەبێت شتێکە کە دەبێت هەبێت واتە ناکرێ بدەچن بەکار هیچ دامەزراوێک پرە ببێ بوونی سیستەمی ئەوە کێشەی زۆرت بۆ چارەسەر دەکات بە تایبەتی ئەو ڕیزە درێژانەی بۆ تۆمارکردن و پارەدان و پێویستە سیستەمەکە ئیمکانێتی ئەوەی تایبێت کێشەکانت بۆ چارەسەر بکات بۆ ئەوەی کە بتوانانی پلانی استراتیژیدا بنێت ئەو شتەی کە دکتۆر نادر بەیانی باسی کرد. ئامانج لەوەش بریتە لە پێشخستنی دامەزرا پڕگەدەیەکانمان لە وڵاتانی عەرەبی بۆ ئاسیاکەی لە ئەمریکا لە سێ ڕاهاتن پێویستە دامەزرا پڕگەدەیەکان لە وڵاتی عەرەبیەوە بگەنە دامەزراوە جیهانیەکان ڕێگە بەکارهێنانی ئەو سیستەمانەوە وەک هەر سیستەمێکی یارمەتی دەدات بۆ کەمکردنەوەی خەرجی زۆرکردنی وزە لە کاری ڕۆژانەدا کەواتە ئەو بابەتە سەرەکیانە چین؟ یەکەم پێویستە بە تەواوەتی پرۆگرامی نیوە ناچەڵی جێبەجێ بکرێتەوە. بۆ نمونە برادێکمان لە فەڵەستین و بەسێکی چەند پرۆگرامێکمان هەیە ئەو پرۆگرامە پارچە پەرچانە پێویستە ڕەت بکرێتەوە لەلایەن هەر کەسێکە کە لە بواری پەروەردە فێرکردنە کار دەکات. پێویستە دەواازەیەکی تەواودا مەزرێ دروستکەم شتێکی تێدا بێت HR بێت دارایی بێت پلان کۆرسەکان هەر شتێک بێت پێویستە هەمویان لە یەک شوێندا بن. بوونی دەواازەیەک بۆ خوێندکار ئەوە شتێکە کە دەبێت بکرێتە شتێکە پێویستی بە ڕەفاهێتەوە نییە. ئەوە زۆر گرنگە و کارێکی سەرەکیە بۆ خوێندکار لە هەر سیستەمێکی فێرکاریدا. کۆکردنەوەی داتا داخلکردن کێوە من خۆم خاوەنی ئەو داتایان خۆم دەتەم شتێکی داخڵی بکەم داخلکردنەوەکان نابێت ناوی و زانیاریەکانی خوێندکاریان لەسەر بێت فەرمانبەر دەخرێتە ناو سیستەمی هیومەن ریسۆرسەوە بەڵام پەیڕۆڵەکەی نابێت لە ناو سیستەمەکەدا بێت ئەو شتێ ئێوە بدێتە دەگەڕن پێویستە پێوەرێکی تێدا بێت کە پێوەری یەک داتایی و هەر سیستەمێکتر بێ شکست خواردووە شتێکی سادەیە و باسی ناکە. بڕیارەکان زۆربەی ئەو کێشانەی کە هەند تایبەت بە قبوڵکردن و تۆمارکردنەوە لەکای تۆمارکردنە سەرۆکی زانکۆ پرسیار دەکات دەڵێ چەند خوێندکارمان تۆمارکراون بە تایبەتی لە زانکۆ تایبەتیەکاندا بۆچی هەمیشە لە هەر سیستەمێکدا پێویستە چەند دەواازەیەک یا داشبۆردێکن هەڵ دەدەم بە زمانی عەرەبی قسە بکەم پێویستە داشبۆردێک دابنرێت بۆ خاوەنبڕیارەکان بۆ ئەوەی بڕیاری کاتی بدەن کە گرنگ بن نامێت پەیوەندی بکەم بە هیچ کەسێکەوە لە دامەزراوە فێرکاریەکاندا دەمێت لە ڕێگەی ئایپادەکەەوە پەنجە بن بە دوگمێکدا زانیاریەکەم دەستکەوێت بە شێوەیەکی خێرا و لە هەمان کاتدا نەک دوای 5 خولەکیاری ڕۆژی دواتر. سیستەمی وردبینیکردنی ئەلکترۆنیە زانکۆیەک هەیە کە سیستەمێکی فێرکاری هەیە و تێیدا خوێندکار نمرەی لەیەکێک لە پۆلەکان هەیە و کاتێک چوینە سەر ناوکەی بینیمان تۆمار نەکراوە ناکرێت
سیستەمێکی ئۆتۆماتیکی زانکۆی قبول بکرێت بێ بوونی ئینتگریشن ئەوە شتێکە پێویستە وەربێنی بکرێت لە کاتی گەڕانمان بەدوای سیستەمی فێرکاریدا ئەگەر خوێندکار تۆمار کرابوو یاخود نمرەی هەنابوو لە بابەتێکدا و حاڵەتی خوێندکارەکە پێویستە تۆمارکراو بێت ئەگەر تۆمارکراو نەبێت کەواتە چۆن خوێندوێتی ئینتگریشن شتێکی زۆر گرنگە لە سیستەمی فێرکاریدا و پێویستە ئەنجام بدرێت ئەکادیمی بێت یا ئیداری یا دارایی بێت ئەوە پێناسێکی یەگرتو بە خوێندکار دەکرێت لە هەر دامەزراوێکە لە دەمڕی دامەزراوەێگەێت بەچێنی بۆ بکات دکتۆر باسی لە بە دۆکیومنتکردن کرد لە سیستەمی یۆنەتا کە دەتوانێت بچیتە ناوی بارکۆد بخێتە سەر بەڵگەنامەیەک و سیستەمەکە زانیاری ورد پێشکەش دەکات لەبارەی بەڵگەنامەکە لە حاڵەتی گۆڕنی بەڵگەنامەکە داودانانی بارکۆتێکی نوێ سیستەمەکە بەڵگەنامەیەکی تازە دەردەکات و ئەمانە شتی سادە ساکار و بەڵام پێویستە ئاگامان لێبێت لە هەر سیستەمێکی فێرکاریدا هەژمارکردنی ئەوائل لە نەهامەتیەکانی زۆربەی زانکۆکان هەر سیستەمێک پشتیوانی لی دامەزێنەری هاوکێشەکان نەکات پێکڕای خوێندکاران و موچە و قەرەبووەکانیان هەموو سیستەمێکی پێویستە فۆرمولەیەکی قەرەبووکردنەوەی تێدا بێت هەست دامەزراوی پشێنلۆ نەکات ئەوە لە ڕووی زانیاریە شکست خواردووە مۆلیدی ژمارەکە لەگەڵ بارکۆدا کە خوێندکار لە ڕێگەیەوانێ هەسەنگەنێک دەکات و هەرە بەڵگەنامەکانی دەرچوون لە کات چاپکردندا و لەسەر دەرکاری بەڵگەنامەکان شتێکی سادەیە لە بواری تەکنۆلۆژیای زانکۆکاندا و هەروەها ئەو بەڵگەنامانەی کە لە زانکۆکێکی تر دەرەچن بەڵگەنامێک پێەیە کە پێویستە بۆ نییە کە هیچ کەسێک بێت پرۆگرامسازی بۆ بکات و پێویستێت بە سیستەمی ئایتیە کە بەشێکی تێدایە بۆ دروستکردنی بەڵگەنامەکان و بۆ شێوەیە کە خۆت دەوێت و ئەپلۆدی بکەیت و تەواو دەبێت ئەوە لە سیستەمەکەدا هێوەش کاتێ بتێت بەکاری دەهێن لە کۆتاییدا و پێشەوەی کۆتایی پێبینێت تا کە نافیک بتێ لە وەرکسلۆ بیانە بەرچاوتانە خوێندکار چیتر پێچی بۆ نییە بچێتە زانکۆ بۆی کە نمرەکانی وەربگرتە لە ئاپادەکەم و لە ئایکۆدەکەمەوە دەچینە سیستەمەکە کە وەرکفلۆی تێدایە و بەگەیەکی تێدایە بۆ دۆزینەوەی نمرەکان و تێدا هاتە کە پێویستە بچێ ئیمتحانەکان بکات و لە هەموو وەرگە فلۆتەدایە کە پلانی بۆ داڕێژراوە بە شێوەی کاتی کار دەکات کارەکە بە شێوەیەکی خۆتردە ئەنجام دەدرێت منوەکو خوێندکارێک لەسەر ئایپادەکە ئاگاداکردنەوەیەکەم بۆ دێت و سەرەتاش دەزانم پشکنی نمرەکان سێ ڕۆژ پێدەچێت بەڵام ئاگاداکردنەوەیەکم بۆ دێت کە دەڵێت پێویستە سەردانی زانکۆ بکەیت ئەم سیستەمانە ئەم مجۆرە فلۆ پێویستە لە هەموو سیستەمەکاندا هەبێت لای من مەیکڕم کێشەم نییە بەڵام ئەرکی من ئەوەیە کە ئاستی تێگەیشتن لە سیستەمی زانیاریەکان بەرزکەمە بۆ زانکۆ بۆەوەی کە بڕیارەکانیان باش بێت و خوێندن بگەن ئاستی جیهانی هەمیشە ئۆنلاین بێت پێویستە ئۆنلاینتە بدەین لە فێرکردنی تەقلیدیدا مامۆسادێت و وانەکەی دەڵێتەوە خوێندکاری هیچ شتێک نازانێت بەڵام لە خوێندنی نوێدا خوێندکار خۆی دەزانێت هەفتەی داهات و ڕۆژی پێنجشەممە وانەکەی سەبارەت بۆ بابەتەیەکە خۆی هەڵی ئەبژێرێتێ من دەتوانم بابەتەکە وانەکە ببین بوو ئەو سەرچاوانە ببێنم کە زانکۆ بۆم دادەنێت چ ئەو خۆی ئەپلۆدی کرد بێت یاخود داوێتی بە من وەکو سەرچاوەیەک لە سەر وێبسایتەکە دەتوانم بەچم بۆ ویکیپیدیاکە ئەو زانیاریانە بزان سەبەر دەسەوەژانی کە پێچە فێریان بم چیتر بوونی دەواازەیەکی خوێندکار ڕفاهێت نییە بەڵکو گرنگ و پێویستە بۆ دەداچوون بۆ کاروباری کارگێڕی و سیستەمی ئەکادمی شتێکی ئەجگار گرنگە لە کۆتایشدا ژیان خوجوان و خۆشە و بە هەمان شێوە زانیاری باش چێ ژیان لێوەربگرین مەتەمەرج نییە فێربوون ناخۆشی بێزارکەر و بەڵکو پێچە خۆشەوە بزانم پابند بم بە کاتەکەشەوە سکلی سەرکەوتن گەڕان نییە بەدای سپۆرمەندا هەندێکە دانێ بڵێن ئایتی قورس بێ و ئاڵەز بێ نەخێر بە شێوەیەکە بەڵکو کارێکی ئاسانە سادەیە بەڵام پێویستە هانی سوپڕوانەکەی ناخت بدەی بۆی کە ئەو شتە بکەیت و ئەو کەسانە ببینیت کە
بۆ ئەنجامدای سەمای تانگۆ کە پێویستی بە دوو کەسە کە بریتە لە زانکۆ دوو بەشداری ڕاستەقینە هیوادارم پابند بێتم بە کاتەکەم کە 15 خولەک بووە وتوانی بێتم شتێکی کورت و بچێک و پێشکەکەم کە یارمەتی دەربەوە تێگەیشتن لە سیستەمی زانیاریەکە. شكرا دكتور عمار. سپاس دكتور عمار پابند بی بکاتەوە بەتەواتی ئێستا دەست دەکەین کردنەوەی دەرگای وتوێش بەڵام پێش ئەوە پرسیارێکم هەیە کە لەوانەیە هەمووان لە دکتۆر محەممەدی بکەن پرۆگرامی جێبەجێکردنی بە داداچوونی بڕۆنامەکانی ساختە بڕۆنامە سەختەکان بۆ نمونە خوێندکارێکم هەیە لە زانکۆ و دەمەوێت سیستەمەکە جێبەجێ بکات و بڕۆنامەی هەیە و دەیەوێت بچێت بخوێنێت و دێشی لەخۆنتە بدا لە ئەوروپا لە ئەمریکا ئەو پرۆگرامە دەتوانێت شتێکی وا بکە و دڵنیا بێت. شكرا دكتور معاذ ذكرت الموضوع. سپاس دەکەم من نمونەیەکی زیندوم هێنایەوە و ئێستا بەڵگەنامەیەکم پێوە کرد بەڵگەنامەیەکی تری زانکۆی و لێرە پێمە QR کۆدەکەی لەسرە بۆ دڵنیابوون و هەروە ئەسکان کۆدەکەشی لەسەری تێ هەمە هیچ زانکۆی خۆم نووسیومە لەبەرەوە لایەنی پەیوەندیدار دەتوانێت بە ئیمێڵێک بۆ منێرێت و بڵێت دەمەوێت دڵنیا بم لەو بڕۆنامەوە وەڵام دەدەمەوە دەڵێم QR کۆدی تایە سکانمان کردووە ئێتە تەواو ئەوەش نمونەیە کە پەیوەندیان بە هەردوو کوڕەکەمەوە هەیە ئەوە سەرکەوتووە بوو یەکێک لە کوڕەکانم تاکو ئێستاش لە کێشەی دڵنیابوونی هەیە لە بەڵگەنامەکان بڕۆنامەکانەوە بەڵام زۆر ئاسانە کە تۆ کۆد دیسکانێکی بۆ بکەیت و کارەکە ئەنجام بدرێت بەڵێ لە هەر شوێنێک بە لە دنیا. زۆر سپاس. نفتح باب المناقشة. تفضل دكتور عدي. السلام عليكم دكتور عدي لبرسای کاروباری خوێندکاران لە زانکۆی بەغدا ئامادەی کۆنفرانسەکە بم. سپاسی ڕێکخراوەکە دەکەین بۆ ڕەخساندنی ئەم هەلە و ئامادەبوونی لێرە و سەبارەت بە بڕوانامەکان و بەڵگەنامەکان لە ڕووی سەختەکردنەوە تۆ باست کرد لە 2023ەوە لە عێراق چەندین حاڵەتی سەختەکەی تێدا ڕوویدا و لە یەک مانگدا زیاد لە 40,000 نووسراو بە سەختە کراوە بڕاکە یان ناوە لە هەموو وڵاتانی جیهان و شتانەمە بۆ دێتوەتە لە ناو لە دەرەوەی عێراق. من بۆ خۆم کۆمپانیا گاتم بەڵام کۆمپانیایەکی تایبەت کردی تایبەت. دكتور عدي رجاء ادخل في الموضوع مباشرة. سيرابشر ما بابطك. بس من عندي ملاحظة للشخص. تبيني كم هي؟ والآن إلي صلاحية. ضلت من صلاة ما هيك برنامج كاسل بكم شو؟ بالجدارية فيها مثلا شريحة. أمريكا. فيها. دكميك كذا شريحة كذا. شلون بتوانوا كانسلي بكم واي؟ أو يتحقق كيفية التحقق يعني. وهذا شونتي دنيابون. يا كم يوم شونتي درس كتني ويب سايتك ببيجك شواني وسيل اي تي لسيرفيسك بو بيوندي كدن لقال السيستم بيوزن كوي كلاي تو اتشنا خوي بيت يا لوغاس بيت يا اي بي اس يا هر كومبانيا كتير او شتا بيوندي دكري لقال لهناك مركزي بو دركرني كودك وكودك دبت دي ان اي دبت شمبنجك السؤال يعني كبيونديان ببرنامجكوا هي وتكونوا روشي لدايبون وتادوي همو هل دقيقة دبشوني كتلاشير دسي زانكو تادبنا كأيش هم هنجي دكالة رجاي ويب سيرفيس كوا وأنا بردكاري كان بلام لكوتاي دا دواي دركتني برنامج كغزيكا الشين بنجي كتابتي تدا وهي أركض لقال أوزان يعني شكل سرين لشون كي بيويدا هالدقيرين لا سات وقت ضلني أبوندا جاب شكرني كتبل لسر موبايل جان لرجع ويب سايت ولا هرو لاو كاريس كان كنا كبكو ده كان جام دريتو زان يعني دقيرنا ورك بكار هندران بو دوكومنت كردني برنامجك خالك يجرنك
حصل تزوير على چی دەبێت ئەگەر داتاک بەیسەکە خۆی سەختی تاکرا واتە هاکەرێک هات لە رووسیا و لە ڕۆمانیا و لە سعودی و لە قەتەر لە شوێنێکی ترەوە زانیاریەکانی ناو وێبسایتەکەی سەختە کرد و زانیاریەکانی سەر لاپەڕەکەشی سەختە کرد لە سیستەمەکەی ئێمەدا بەڕای اخترامان هەیە بۆ ئەو بابەتەوە ئەگەر ساختەکاریکی دوولایەنە ڕوویدا ئەوە کەش ئاشکرا دەکرێت و نیشانەیەکی سووری دەخرێتە سەر کە وەک کردارێکی ساختەکاری مەترسیدار و لەوانە کەسەکە دەستگیر بکرێت واتە ئاشکراکردنەکە جام دێت تەنانەت ئەگەر بێت و داتاکانی ناو وێبسایتە کەش ساختە بکرێن ئەوەژێکە لە پسپۆرەکەی خۆمە ناتوانم بێ هیچ کەسێک بڵێم کە سیستەمێک لە دنیای هەیە لە 100% پێوەی بێت بەڵام کۆمەڵێک شوێنێکەن ئەگەر بێت و کەسێک شوێنە وێبسایتەکەوانێ و کاری سەختەکاری کرد وەکو دزێک وایە کە دێتە ناو ماڵەکەەوە و بتوانێت ماڵەکە هەرچێک بکات من یەکسێ پێی دەزانم لەبەر ئەوە بابەتەکە لێرەتە بریتە لە پاراستنی ئەو زانیاری کە لەسەر بەڵگەنامەکە هەیە واتە بەکارهێنای دێنێنی تایبەت بە بەڵگەنامەکە نەک بە خوێندکارەکە یان بە شتێکی تر ئەوە و پاراستن و پارێزگاریش بەردەوام دەبێت تەنانەت ئەگەر داتاکانیش هاکران کە بەکارهێنراون بۆ بەڵگەنامەکە فەرموو شكرا جزيلا يا حبذا انه لو اتحتم الفرصه خۆزگەر هەلێکی زیاترتان بدایە بەڕێ دکتۆر محەممەد مەلەکاوی بۆ ڕوونکردنەوەی زیادە چکە دەڕاستی دەبابەتێکی گرنگە پەیوەندی بە هەمانەوە هەیە و پێویستی داخێکی زیری پێ بدەیت بە تایبەتی بە بڕۆنامەکان من دەمەوێت پرسیارێک بکەم کە ئایا ئەو پرۆگرامەیە بەگەشە و بڕوانامە سەختەکراوەکاندا دەچێتەوە و چ زەمانەتێک هەیە چونکە شتێکی شاراوانی لە هەمووان کە کاری هاکردن هەیە بۆ چەندین وێبسایتی گەورە سەر ئاسی جیهانی کەواتە چۆن ئەو پرۆگرامە زەمانەتی ئەوە دەدات کە ڕێگە لە سەختەکردنی بڕۆنامەکان دەگرێت و ئەو سکانە زەویە چۆن دەکرێت و خەرجی و تێچووی مادیەکەی چەند با دکتۆر عەمار و دکتۆر محەممەد وەڵام دەنەوە چکە هەردووکیان هەمان پرۆگرامیان هەیە هەمان پرۆگرام نییە بەڵام بە شێوێکی گشتی دەبڵ چێککردنەوە شتێکی زۆر سەرەکیە لە هەر سیستەمێکدا بێت واتە سیستەمێکێک بۆ بەگژاچوونەوەی کات سەختەکاری کاتێکە بارکۆدی بڕۆنامەکە لەسەر وێبسایتی زانکۆکە دادەنێ بۆ دڵنیابوون لەوانەیە دوو سیستەمی جیاواز هەبن لە دوو ژینگەی جیاوازدا و دڵنیا دەبنەوانێ لە بڕۆنامانە من بەتایبەتی بڕۆنێک کە من داوا دەکەم بزانم ڕاستیانە لە هەمان کاتدا ئەگەر بێت و تۆ سیستەمی زانکۆکە هاک سەختە بکەیت تۆ سیستەمی بەدیلیش جێگرەوەش سەختە بکەیت و بڕۆنامەکە سەختە بکەیت دەکرێت بەڵامەوە زۆر ئەگەرێکی زۆر لاوازە و زۆر قڕز دەبێت ئەگەر بێت و بنەما زانستیەکان پەیڕۆ بکرێت بە پاراستنی زانیاریەکان دەکرێت بەڵێ ئەکرێت بەڵام دەبەر ئەوە دەبێت سیستەمێک دامێت لە سیستەمەکەی ئێمە بارکۆدەکە دادەنرێت لە دوو سیستەمی جیاواز نادەبێتەوە لە دوو شوێنی جیاوازە لە هەمان کاتە دەکرێت هاکەرێک بێت سەختەکاری لە لاپەڕەکە بکات و داتاکانی ناوچاتەکەش بکات دەکرێت بەڵام کارەکە زۆر زۆر قرس دەبێت بە کەسی هاکەر بەڵام ئەگە بڵێ ئەکرێت بەڵێ ئەکرێت بەڵام دەکرێت دوو سیستەمی جیاواز هەبێت بەڵام لە ڕووی فیزیاییەوە لە دوو شوێنی جیاواز دەبن بۆی کە بتوانین کار بکەین و ڕێگە نەدەین هاک بکرێنە لەوانەیە دکتۆر محەممەد زانیاری زیاتر بێت پرسی کاتەکە دیاریمان کردو ناتوانین زیاتر خوێن بکەین من پێشنیار دەکەم لە هەندێک زانیاریترە بە دەکرێت لە پەراوەجی کۆنفرانسەکەدا چامان بە یەکتری بکەوێت لە دانیشتنێکدا سبەینێ یا لە ماوەی ساعتە لێکێک لە هۆڵە لاوەکیەکان دەتوانم بۆ بەدەستکەم زانیاری وردەکاری زۆر هەن بەڵام بۆ مەسەلەی زەمان بۆ تێستکردنی ئەو سۆفتوێرەکە ئێمە سیستەمێکمەدانە بۆ زانکۆیانە کە کارمان لەگەڵیان کردو بۆ ماوەیەکی دوو درێژ سیستەمەکە دەخلیشت تاقیکردنەوە بۆ گەڕان بە دوای هەر جۆرە هاکردنێکدا هەبێت
تا استا بربر حالتك وانا بوينتوا يك حالتي شرونيها بيظل في نقطتين دو خال دمين نوانك او سيربراني ك داتا كان يعني تدا وكبكار دهني وانجام داني كار دلنا بون لجر دسي كدان ولكن چندين اوبشن هن زانكو كاني اردن اوبشني كلاود بكار دهني بو بي كلاود عالمي كنترول كلاود بشويكي زور بهز هندك لاين هن دروي زانكو كان كلاودي لوكال هل بجربو چونك يا سورين ما كان رجنا دمشنا دروا عندك شان كلاودي نوزنكو كان بكار هنا هم انا هنا انا اوبشن بلام لكو تعيش ده هي انا استخدمت كلمه دي ان اي اشتي بروسي دي ان اي كلمه دي ان ام بكار هنا كبله بيوندي بهم عند مكان يجسوا هي اگر تو ليك يا خوين يا ميز يا شيك تبرق دي انا كار يكشلا بو چونك بيوندي كي انداميان هي بو جستيه ويان او كتله وكدري كدو يو ار كود كبون اكتوال ار سي كود كلاي ما هي نوع من دي ان اي چونك بيوندي كي اورغاني واندامي بوزان ياريان وهي ك تم اصدارها شهاده اشتكاني تغيير هاي لسدرت شو قال او زان ياريان بقورن لهر شنك چه سيرفرك لمالو بيا لزانكو بيا على كلاود بيت او يكسر رقدانوي تبي لسر اس يو كار اودكا كبعد بضرب الكود ببطل يشتغل كودكيت الايش ناكا اهم شغله في الموضوع انه جرينترين شتي كار كبرتي للدنيا بون لكودك لرجع ابلكيشن كو ناكريت بتشيتا او دي سيستمي زانكو كتوا واتا سنوريكي بيوي ارام هي وهذا تفاصيله اول زانياري وزوري هذا توين بس يمكن سيد نادر مرة نادر تفضل. شكرا جزيلا حقيقة اللي سباسنا عندكم دراسي داوي كمل بيستم يرفع المعنويات وري انسان برزكاته بتاعتي كدكتور محمود دكتور عمر باشا كرر سقطت منها وبتكوا ملاحظة سريعة بابتسبيني كلام هي يعمل استخدام البلوك تشين اللي دكتور عمر اجل اقسام كرباب زان دكتور محمد هشام الرايمني هي يعمل تشين كنا جهاني كي طوال جواز بيويستل ذكر وانا تابمين تو بلوك تشين ارتفيشال سمارت كونتراكت كل هذا صار يساعدك كثير يا جماعة نحن داخلين على تكنولوجيا إلغائية تكنولوجيا أن تكون جزء من هذه التكنولوجيا كردنا ويا دبيت بشكل تكنولوجيا ياخذ كاسل دكينه وشنتين كومباني جورا ما هيك اخوان كاسل كده ولا وأعتقد أن الجامعات لو هي برويسان زاكو كان لبنار حتى دبيت بيشنجا في سركات وكرونا بكانوا اور بدوا ونين وانو خاصة قال لكن بالتكنولوجيا يكونوا خور اواتي برانتو التكنولوجيا كيسه قاري كمتريان كده شيتو دكراني كبركش بكين لقى هذا نحن نستطيع شركات بسيطة جدا تسمح لي أن ما بدي أتأخر ولكن أعطيكم مثالين يا جماعة من منا لا يعرف أوبر من منا لا يعرف كريم كريم من منا لا يعرف علي بابا من منا لا يعرف أمازون.com هؤلاء هذه الشركات أسست كومبانيان كبتشان فلسك دروس كده ونبى مليونات دولار فروشنا ونتو هكاركش ذكرته بس مع التكنولوجيا سباس عندكم حياخذ ريحتي شوية شكرا جزيلا استاذ نادر على المداخلة سباس مدران سباس بمداخلتك تفضل دكتور محمد بس راح نتأخر بلوك تشين او سيستم كيما بكاري دهينا سيستم بلوك تشين بيشكوتو ترى البلوك تشين لي جهاني چونك بلوك تشين جهاني بي بي سي به زيكي اجگار گوري كمبيوتري هي كاجگار زبلاها يمن بلوك تشين كي نيومان دهنا وك سيكوريتي كود كي هي جالوا استاش او بوت ملكي بنكي مركزي للرون والزياتش باسي عندكين الان راح استا لان الوقت داهمنا نعتذر تفضل دكتور. السلام عليكم. سلطان ليبيت من دكتور محمد صابر لوزارة التقنية والله لريمي كرسان بربري جيشتي لكولينو كانوا بلندان ولا شنو مع الأسف يعني من
خلال هذه المراحل التي مرت لم يعني أو أستقنا غانو كعراق وكسبين تبريوني إما مصيبة أكثر بكثير دوچاری نهامتێکی گەورە بووین لە چاو وڵاتانی تردا لەوانەیە خۆشتان بزانن بەتایبەتی پرسی ساختەکردنی بڕۆنامەکانە بەتایبەتی لە کاتی قەیرانە سیاسیەکان و قەیرانە سەربازی هەرێمیەکاندا دروست بوون بەتایبەتی لە کاتی ئاوارە بوون و کۆچکردندا لە کاتی ئەنفالەکاندا وهروە شەڕی ناوخۆ هەموو ئەوانە کاریگەرێکی گەورەیان دەبێت و لەبەر ئەوە دەستخۆشی لە زانکۆکانی عێراق و زانکۆکانی هەرێمی کوردستان دەکەم بۆ ئەو هەوڵانەیان کە خستیانەتە گەڕ بۆ کارکردن و گەیشتنەوە بەگژاتچوونەوەی ئەو دیاردەیە و چارەسەرکردنەکانی ئێمە لە هەرێمی کوردستان زۆر جار کێشەمان هەیە کە پەیوەندیان بە سەرەتاکانی بڕۆنامەکانەوە کێشەمان هەیە سەبارە بە دڵنیابوون لە بڕۆنامەکان بۆ نمونە کارێکە لە هەڵەبجە بۆ ناتوانین ئەو سەرەتاییەکانی ئەو بڕۆنامانە دڵنیابین ناتوانین بڕۆنامە بدەینە لە کۆتاییدا جگە لەوەش فلانە خوێندکار کەسوکاری ئاوارە بوون بۆ ئێران یا بۆ تورکیا یا بۆ سووریا لەبەرەوە ناتوانێت لەبارە دۆخێکی سیاسی وادا ناتوانێت بڕۆنامەی پێویست بێنێت کە سەلمێنراوێت بۆیە ئێمە کێشەمان هەیە و زۆرمان چێشتەوە ئەگەر هەلێک هەبێت لەگەڵ دکتۆردا أن تكون هناك حلقة توصيات لهذا الأمر. دكتور محمد راح نعمل حلقة خاصة في التوثيق إن شاء الله. دكتور محمد. السؤال الأخير. دوين برسيار. شكرا جزيلا. السلام عليكم دكتور بشار. دكتور بشار يريد دريك وراجري كوليجي آداب زانكوي بغا برسيار أم برنامج تواناي وهي بلغنامة كون كان دشواني صالين رابط توثيق بكا دوكمنت كيان تانية برنامج تازة كانت دوكمنت دكات توثيق دكات. بله دكتور بشار سيستم كالتواني هي همو بلغنامه يا برنامه توثيق بكات نك برنامج كتابات او شيء زي كده اما بكاري دين بري دكين لا بلغنامه كونكان بريكتن لقال او زانكو يعني ككرمه لقال يعني كردوه بو اويك ئێمە نامان هەم بەڵگەنامەکان تەسەکان بۆ 56 ساڵی ڕابردوو بە شێوەیەکی هەڕەمێکی بەڵکو بەپێی داواکاریە ئەگەر ئەمڕۆ داوای بەڵگەنامەیە کرات کە پێش 2 ساڵ دەرچووە و کاتێک ئەو بەڵگەنامەیە دەردەکەین تەوسیقی دەکەین بە شێوەیەکی نوێ و وەک ئەوەی ئەمڕۆ دەرچوو بێت و ڕۆمانەی ئەو کەسە دەکرێت کۆدەکەشی لەسەر دەبێت واتە ئێمە نامانەوێت هەموو ئەرشیف دووبارە دەربهێنەوە هەرچەنە ئەوەش دەکرێت لە ڕووی مەبدەئیەوە دەکرێت بەڵام زۆری تێدەچێت و هیچ پێویستیش ناکات تەنیا ئەو بەڵگەنامەی کە داوا دەکرێت یا دەربکرێت یاخود داوا کراوە کە دڵنیایی بدرێت لە سەرێ بۆ نمونە بڕۆنامەیە کە لە ساڵی 1940 دەرچێت دەمانێت دڵنیا بین کە وایەیاندا ئێمە دەڵێن باشە ئێستا من بۆی دەنێرمەوە و کۆپیەکی بۆ دەنێرم و بە QR کۆدەکە و دەبێتە بڕۆنامەیەکی باوەڕ پێکراو ئەو چارەسەرێکی ئێمە پێڕەوی دەکەین و پێشم وایە گونجاوترە هەرزانتریشە زۆر سپاس سپاس بۆ ئێوە داوای لێبوردنیش دەکەین بۆ کورتکردنەوەی کاتەکە بەڵام کاتێکی دیارەکراومان هەیە زۆر سپاس شكرا جزيلا لرئيس الجلسة الأستاذ معاذ هلال سپاس بۆ معاذ جلال هاشم دەزانکۆیان بارۆ ئەندامانی هەواڵی أشوفكم يعني نعسانين هلاكم ما دبنا بيسون بچاو بفرمون بو كوفي بريك يكو بابنو دكاتك ساعة 4 ليربين